خب وقتان وخير امیدوارم لهر کوێهان ساق و سەڵامەت بن. ضرورەتی ئەم دیبەیتەی ئەمڕۆ لەم سەروبەندانە و ئێمە معمولاً بە کۆمەڵی ڕووداوە گرێمان خواردووە و حساسیەتەکان لەسەر ڕووداوەکان تعقیبەکەین یا بە شوێنیان ئەچین، نیشان لە خسڵەتی دشکردەوەیی ئێمەس. بەڵام ئێمە ئەزمموی ئەومانە نییە کە کردەداروین لە دنیای ئەمڕۆوە داڕێژەروین، کایە دروستکەروین، بازی سازوین و بازی دەربین. ئەم دیبێتگەلەی کە لەم سەروبەندانە بەڕێوە ئەچێت لەبەر یەک ئامادەکردن فەزا، دوو دەستەبەرکردنە ئیمکانات و جێبەجێکردنە ئەمرە سیاسیە لە داهاتوویەکی نزیکە کە لە ئیمڕۆوە دروستیەکەین. من لەبەر ئەوەی کە ئەزانم دەستگای پرۆپاگاندای میدیایی دەوڵەتانە منتەقە و نظامە سوڵتە چۆن بیر و مێشک و زێحنە خەڵکە ئێمە بمبارانەکە و خەڵکە ئێمە تەنانەت قسەکردنیشی پێنەماگە، و ئەگەر ناوی عەلیە، ناوی ڕێبوارە، ناوی تاهایە، ناوی هەر کەسێک هەست کە دەم ئەکاتەوە کۆمەڵێک بیرۆکەی خەڵکی فڕەئەداتە خوارەوە و هیچ بیرۆکەیەکی لە خۆی نییە. ڕساڵەتی ئێمە شکاندنی ئەم جۆرە ئستیسال و ئەم جۆرە خوێندنەوەسە کە لە مێشکە خەڵکا دروست ئەکرێت. سەبەبەکەیشی ئەمەسە کە ئەگەر خەڵکە بە مێگەلکریاگە دنیای ئەمڕۆ نابێتە کەرەستە و هەوێنی هیچ گۆڕانکاریەکی بنەڕەتی و هیچ ئاخێزێکی بنەڕەتی، تەنانەت بە کەرەستەی دەوڵەتان و سیستم گەلیش نەبێت، یعنی بەگوێی ئەوانیش نەکات، یعنی نە لە دەمداخستنە و نە لە هاوکاریکردنە لەگەڵیانە نەبێت. سەرەتا من بە کۆمەڵی چیرۆک دەست پێەکەم، ئەزانم کە ئێمە کۆمەڵی دیمەن ئەناسین و دەرکێکمان لە دنیای ئەمڕۆ بە معنای واقعی نیە. ئێمە لە جەهانێکا قەرارمان گرتگە کە نەهایەتی بەرهەم ئەسێنین و ئەیگرین، بەڵام ئەو پرۆسەسە کە ئەو بەرهەمەی تیا تەولید ئەکرێ تێناپەڕێنین. مثال ئەوە ئەتوانین بسێنین، بەڵام ئەوە بە پرۆسەسێکا تێئەپەڕێت تا بەرهەم دێت کە من ئەمە بە $200 سند بە معنای ئەوە نییە من ئەم پرۆسەسە تێگەیشتووەم. ئەمە وەکو هەموو چنکەکانی ترە، وەکو دەسەڵاتە، وەکو ئەخلاقە، وەکو بەهاکانە سیاسیە دنیای مۆدێرنە ئەمڕۆز، سەکولاریزم، حقوقە بەشەر، دموکراسی، بەرابەری خوازی. ئێمە هەمووی ئەمانە وەکو کالا وەرەگرین، تەنانەت کۆمەڵگا، تەنانەت شارنشینی، تەنانەت ناسیۆنالیزم، تەنانەت ملت دەوڵەت، تەمامە ئەمانە و تەمامە ئەم چەمکەگەلەی کە کەڵکی لێ وەرەگرین، ئێمە وەکو بەرهەم هەڵیەگرین، بەڵام پرۆسەسەکە پاکەکەینەوە. بۆیە ڕووداوێکی باش لەناو ئێمەمانانە ڕوونادات، لەبەر ئەوەی کە ئێمە بەم قۆناغە تێنەپەڕین یا مەجالیان نەداگە بەو قۆناغە تێپەڕین. ئێستا لە سەروبەندی گۆڕانکاریە جددیین، هەر بۆ خاترەوەی خەڵک ئێوە تووشە یەئس و ناومیدی نەکات کە ئێمە دەسەڵاتمان نییە و هێزم مادیمان نییە و تۆ چیت کردو و من چی یەکەم. سەرەتا یەکشت کارە ماسوولکەیی ئەڵبەتە مهمە، بەڵام کارە ماسوولکەیی بە تەنها نە تەواوکەرە نە جێبەجێکەرە تەنیاییە. بە پێچەوانە کە ئێوە فکرەکەن قسەکردن ڕاحەتە، قسەکردن سەختە و کارێکی یەکجار سەختە و خەڵکە ئێمە قسەکرد نییە. کارە فکری و کارە معرفەتی خەلە کارە سەنگینترێکە لە کارە ماسوولکەی. ئەم قسەهای سەرزارەکیە وەکو قسەی باق و بریق، باوەڕکەن ئێمە قسەی باق و بریق نازانین. ئەمە هەر وەکو ئاوتۆپایلەت تێتە سەر زوانمان باق و بریق، دەنانەت ئێمە قسە نازانین و مشکلیشمان ئەمەسە قسە نازانین، لاڵین لە دنیای ئەمڕۆ، لاڵین. ئێمە قسە نازانین، بۆیە دیوانە شێعرمان نییە، ئێمە قسە نازانین،
بوویە گۆرانی نێودەوڵەتیمان نییە. ئێمە قسە نازانین بوویە سەمفۆنیای نێودەوڵەتیمان نییە. ئێمە قسە نازانین بوویە ڕۆمانە نێودەوڵەتیمان نییە. ئەمە بە معنای ئەوە نییە خەریکم خۆمانە کوتم، بە معنای ئەوەسە شتێکی تر بکوتم، بە ناوی ئەوەی کە قسە مهم نییە، ئیدە مهم نییە، تئۆری مهم نییە، نەزەریە مهم نییە، فەرزیە مهم نییە. بەرەوەی واردە ئەم بازیە بووم و ئەم دیبەیتە لەسەری بدوێم. Du bist doch der Chef von Temu, oder? Ja! Wie kann das dir erlauben? ئەمانەی کە متەفەکرینە دنیای ئەمڕۆن کۆمەڵێک کارەکەن، کۆمەڵی ڕوبەڕووبوونەوە دروستەکەن، بە تایبەتێوانەی کە لە بەشە ئاکادمیا هەن. Technical. I interpret that as, for example, in Nietzsche words. So, in the beginning of the modernity, the humans have killed the god in order to liberate. Cool. But that was suicide. ئەوەی کە ئێوە چاوتان پێکەوت بەرنامەیە کە بە ناوە ماونتین پێم وابێت دوێلە ڕوبەڕووبوونەوە جەنگە، جەنگە دوو متەفەکرە. ئەلێکساندر دوگین، هێنری بەرنارد لڤیە فەڕەنسەوی. جەنگە دوو متەفەکرە، شەڕە دوو ئیدەس لە بەرامبەر یەکتریا، وەکو چۆن دوو شمشێر زەن لە بەرامبەر یەکتریا قەرارەگرن. دوێلە یعنی ئەو جۆرەی کە تۆ تفەنگێ بۆ سیدەقەی خۆتەوە، ئەویش تفەنگێ بۆ سیدەقەی خۆی وە لا بکەن و بە یەکتری تەقەکەن، شەڕە ئیداکەن. ئەم بەرنامانە لە دنیای غەرباوە لە ئەوروپا بەرنامەن، ئامادەسازی بۆ کرێت، تەماشاچی بۆ تێت، بڵاوی ئەکەن و سەرەتا ئیدەکان شەڕەکەن، پاشان شەڕە مەیدانی و ماسوولکەکان دەست پێیەکەن. من ئەزانم ئێمە ئەمانە ئەزانین، بەڵام ئەوانەی کە ناتەوانن لەم وادیە و تەوانە تەفەکوریان نییە، ئەمە لە ئێوە ئەشارنەوە. و بەر لەوەی کە ئەمانە بڕۆنە ناوە هەر لابیگەری و درۆزنگەریەک، لە شەڕە ئیدا لە هیچ کوێیەکە حوزوریان نییە، لە هیچ کوێیەکە چون ئیدەیەکیان نییە. ئەمەی کە تۆ هەڵگرە ڤەلیۆکانە دنیای غەرب بیت، وەکو سەکولاریزم و بەرابەری ژن و پیاگ و مافە مرۆڤ و دموکراسی، ئەمە هیچ فەزیلەتێ لە تۆ دروست ناکات. تۆش ناکات بە متەفەکرت دەسە هەزارۆمە هیچ کوێ لەم دنیا وە کەس حساب بۆ تۆ ناکات. تۆ ئەنت داڕێژەرە ئێمانە ئەمانیتە، نە حاڵی بووگە لەمانیتە. من بۆ خاترەوەی بێژم کە نە ئێمە بێدەسەڵاتین، نە گۆڕانکاریە مەیدانیەکان ئەوەن کە لە مەیلە زۆر کەسێکا بێت، بە تایبەتی وڵاتە متحدەی ئەمریکا. لەگرا ئەمریکا دژایەتی ئەمریکا مەوجود نییە، یعنی تۆ پێ دوابێ کە ئێمە ڕقمان لە ئەمریکایە و ڕقمان لە نزمە ئەمریکایە و ڕقمان لە شتانێکی ترە. لەگرا خوێندنەوەی ئێمە خوێندنەوەی دەسەڵاتە کوردیە، وەکو بازیگەرێک کە خەریکە بازی ئەکات، و لە ناوە ئەم دنیا بازیگەرانە جۆرا و جۆر مەوجودن کە خەریکن بازیەکەن. سەرەتا من نووساگمە دەوڵەتە ئێرانی ڕۆخیاگە. ئەگەر ئێمە وەکو سەرەتا وتم بە پرۆسەیەکە تێ بپەڕێنا، ئەمانزانی کە دنیای ئەمڕۆ، سیاست لە دنیای ئەمڕۆ، مردم وەکو سوژەی سیاسی، مەشروعیەت و لەجیتیمەسی، ئەمانە معنایان هەست، کارکردیان هەست، محتەوایان هەست. ئەگەر ئەمانە مەوجود نەبێت، نەزمێک بە ناوی نەزمی دەوڵەت ملت مەوجود نییە. و ئەگەر مردمێک ئەمانە تێنەگا مردم نییە، و ئەگەر مردمێک ئەمانە دەرونی و نەبووێتۆتیا، دیارە هەرچی شتە وەکو کالایەکی مەسرفی بەکاریەهێنێ لە کون وجودە خۆی یا خۆی وەکو ئینسان نازانێت. و ئەو ئیدعانەی کێکا لە ژێرە ناوە دموکراسی و مافە مرۆڤ و ئەمانە گشتی کریدیرگەلێکن کە ئەو ئەتوانێت نانی پێ بخواب لە هەر کوێکیشە زۆرەکە تنوێت، ئەڕواتەوە سەر خۆ و خسڵەتی دەرونی کۆی لەبوونە خۆی، چون ئەو هیچ کەرامەتی بۆ خۆی قائل نییە.
ئەم قسانەی کە من ئیکەم وەرچەرخانێکە لە ناو ئەم سەرزەمینە لە سۆنگەی تەمەدبن و کوردانەوە لە سۆنگەی ئینسانە ئازاد و کوردیوە. ئەمانە قەواعد بازیە نظام سوڵتان و ئێمە قبولمانە و لەسەر قەواعد بازیە خۆیان لەگەڵیان شەڕەکەین و بازیەکەین. سەرەتا با من مثالێک بم وە بیرهان هاوردنەوەی مێژوویەک کە من ئەزانم ئێوە لە ژێرە تەئسیراتە دنیای پڕۆپاگانداییە سوڵتەی ئەمڕۆژی بە باشی نەیزانن و بە جۆرێکی تریەزانن. دیسانەوە بێژمێوە من لە سۆنگەی مەحکوم و کابرایەکی کۆیلە وا لە ئەربابەکەی وا لە ئاغاکەی سوال ئەکا محبەت قسە ناکەم. من لە سۆنگەی ئینسانێکی کوردی سەروەرەوە وا گەرەکیسی لە گۆڕانکاری ئەم دنیا بوێت قساکەم. کەواتە چونکە سەخیفە ئەخلاقیە سەخیفە کۆیلەیەکان بۆ خۆتان هەڵگرن ئەو پێشکەش بە خۆتان ئەوەی من لەگرای خوێنم و واقعیەتە سیاسیەکە کە تیا بازی سیاسیەکەی. ساڵەکان 1936 ستالین کۆمەڵی دادگای دانیا بۆ سەرانە حزبە کۆمۆنیستە شەوروی سەران کۆمیتە مەرکەزی کەسانێک کە کار بەدەست بوون. خەڵکێکی زۆری بان کردە ساڵونە دادگاکان دووربینی بردە ناوی ساڵونە دادگاکان. کابرا کە تادوێکە کۆمراد بوو ڕەفیق حزبیە گەورەیەک بوو بڕیار بەدەستی بوو ئمڕۆ لە مەحکەمەی ستالین بوو. ستالین ئەم شانۆگەریە گەورەیە خستە ڕێ. بەڵام پرسیارە گەورە وا لەگراکە ستالین لەکوێ ئەیزانی سەرانە حزب کۆمۆنیست لە کاتە دادگاهی کردنە لە وەختە دادگاها لە ساتە وەختە دادگاها لە مەیدانە دادگاها لە ڕووداوە دادگاها لە ڕووبەڕووبوونەوەی دادگاها ئیعتراف بە خائین بوونە خۆیانەکەن. لەکوێی زانی تەهدیدیانی کردبوو ئەشکەنجەیان کردبوون ئیمکانی نییە تۆ گەرەکت بێت هەر ئەمریت نەتگەرەک بێ هەر ئەمریت و تۆ حکمت بەرگە. چی باعس ئەوێ تۆ بەرز لە بێشاو ئەو هەموو خەڵکە هاوارکەی کە خائینی کەسانی وەکو بوخاری تۆ خائینی. ستالین لەکوێ ئەیزانی ئەمانە ئاعتراف بە خیانەتە خۆیانەکەن؟ لەوەی کە ئەمانەی کە گەرەکیان بوو و گەیشت بوون بەم پێگە پێشووتر گشتیان ئینسانە مەعمولیە کۆمەلگا بوون کە بوون بە شۆڕژگێڕ و ئینقلابی فەرکارێکیان کرد چەکیان گرتە دەسەوە تەقینەوەیان کرد بانکیان بڕی منداڵی پارەدارەکانیان ڕفاندن خەڵکیان کوشت تێرۆریان کرد ئەرتەشە سووریان دروست کرد جەنگە ناوخۆییان کرد هەزاران هەزار ئینسان بە فەرمانە ئەوان کوشیە. لە ژێرە چ ناوێک لە ژێرە ناوە شۆڕژگێڕی لە ژێرە چ ناوێک لە ژێرە وەدیهێنانە ئارمانجێک بەناوە یەکسانی بەرابەری عەداڵەتی کۆمەڵایەتی سوسیالیزم. ئەگەر کەسێ تەمام ئەم کارانەی کردبایە و ئەمڕۆ بە جۆرمە پرۆسەرمایەدار بوون محاکمەکرێت و بێژێت کە تەمام ئەو مێژوە ئەم بە شوێنە ئەم قسانە نەوگە ئەو کابرا ئەکا بە سایکۆپەت ئەیکا بە جنایەتکاری کا بە حەیوانێکی دڕندە و ئینسانە لەبەرەوەی ئینسانە و ئینسان تێگەیشتوویەکە بۆیە پێگەی فەرماندەهی بووگە پێگەی کۆمیتە مەرکەزی بووگە ئینسانە بێبەر و دوایەکی کۆیلە نییە بۆی فەرق نەکات چێ
بیرێکی لەسەرەکەنەوە خۆی چ بیرێ لەسەر خۆی کاتەوە و بێبەرودوانەوێ کابرا قبول ناکات وەفادارە بە شۆڕش نەمێنێتەوە وەفادارە بە ئارمانەکانە شۆڕش نەمێنێتەوە نەیژێ تەواوە ئەو مەسیرەی تەیم کرد منی گەیان بەگرا هەمووی وا دروست بوو من باوەڕم بە ئینقلاب بوو باوەڕم بە گۆڕانکاری بوو باوەڕم بە گۆڕانکاری بنەڕەتی بوو و تەمامە ئەمانەی کە کردم لە ژێرە فەرمانە خۆما کارە دروست بوو بۆ دروستکردن ئەم وەزعیەتە و ئەترافیان کرد کە خیانەتیان کرد صاحبانە دەوڵەتە ئێرانی جمهوریە ئیسلامی و ئیمڕۆ متەوەلیەکیان بۆ ئینقلابە 57 کەزاییان نەماگە هەر لە ماجەرای کوردستانە قەومی ئتنیکیەوە تا تورکەمەن سەحرا هەر لە سەرەتای تەسویەکان ڕۆژانە ئەوڵۆ تا دەرگیریەکانە ناوە خیابان هەر لە کوتانە پەیکار و مجاهدینە خەلق و سەربەدارانەوە تا گرتنە سەرانە حیزب تودە هەر لە ئیعدامەکانە دەهەی شەستەوە تا شەڕخیابانیەکانە دەهەی شەست هەر لە پاکتاوەکردنە یەک لە دوا یەکتریەوە تا فەرازە هاوینە ساڵە 67 و بە ئاعترافە خۆیان کوشتار و قتڵ عام زندانیانە سیاسی هەر لە تەرۆرگەرە یەک لە دوا یەکی کە کردیان و ئەمڕۆیان خولغان ئەوان ئیدعایان کرد حکوومەتێکی ئیدئۆلۆژیک بوون ئینقلابێکیان کردبوو ئارمانێکیان بوو بەناوە حکوومەتە مستەزعەفینە لە دنیا بۆیە لە ژێرە ناوە چمکە زد ئینقلاب پەلامارە خەڵکیانەدا و خەڵکیان تیکە تیکە ئەکرد تەنانەت تەجاوزیان بە کەنیشکە باکرە ئەکرد لە ناو زندانە کە بە باکرەگی نەڕواتە بەهشت یەک ئێرانی ناتوانێ بێژێت دەسی لە ئارمانە 57 هەڵگرتگە ئارمانێکە نیەسیها ئارمانێک کە تەبینە نەزەری نەوگەها هیچ وەخت نەوگە و بێژێت کە تەمامە ئەو کارانە کردم باتڵ بوو تەمام ئەوانەی کە ئیمڕۆ لە ڕێگەی دەوڵەتە ئێرانیوە هەر پێگەیەکیان واوە دەسۆ ڕۆژنامەنگارن ئوستاد دانشگان متەفکرن ڕەوشن فکرن و تریبوونە دەوڵەتە ئێرانی و نانە دەوڵەتە ئێرانی وا لە دەمیانە و لە سایی جمهوری ئیسلامی نانیان خواردگە ناتوانن بێژن جنایەتکار و سایکۆپەدوگن ئەگەر بێژن جنایەتکار و سایکۆپەدوگن ڕەفتار جنایەتکار و سایکۆپەدیان لەگەڵاکەین ئەوانە ناتوانن بێژن باشە ئێمە ئەو کارانمانە کرد هیچ مەبەستێکیشی نەبوو شکستیشمان خواردگە و ئێستاش هەر بە ئەسەرە دەسەڵات ئەمێنین و ئیمکانی نییە و ئێمە نابێ بێڵین ئیمکانی بوێت بۆیە من بەو چیرۆکە دەسم پێ کرد ئێمە چین ئێمە مشتی حەفین ئێمە مشتی ئینسانە نەفامین ئێمە مشتی ئینسانی حاڵیمان نێوانە کوێم دنیا دەی کاورا خۆی لە ژێرە ناوە تەحقق ئارمانەکانی زەرورەتی دیگە خەڵکی بکوژێت چۆن ئیمڕۆ ئێژێ ئارمانێکی نێوە تۆ قبوڵەکەی لی چۆن تۆ قبوڵەکەی لی کەچی ئەو هەر دەبێ لەسەر دەسەڵات بێت ئەمە وەسامەی کە کابرایە بێ سادە ئێژم سادە کابرایە بێ خۆی بکات و شووی ژنێ مەسەڵەن خەڵک بزانێ ئەم ژنە شوویەکی بووگە ناوی حەمە عەزیز وگە کوڕە حەمە لەتیف کاورا بێت و دەست بکێشێت و قەی ژنەکا و بە ناوە حەمە عەزیزە کوڕە حەمە لەتیف 3 ساڵی پێ بچێ دەربکەوێ ئەمە حەمە عەزیزە کوڕە حەمە لەتیف نییە ئەمە حیزقلە کوڕە ئیسحاقە بعد ئێوەی قەوم و خوێش و خەڵک چۆن لێ قبوڵەکەن حیزقلە کوڕە ئیسحاق هەرچیشەوە بڕواتەوە بۆ لای ئەم خانەوادە و ئەم ژنە فەرقی ناکە حەمە عەزیزە کوڕە حەمە لەتیف تەکە حیزقلە کوڕە ئیسحاق نایکە چۆن بەلای ئێوەوە فەرق ناکە چۆن ئێوە کۆمەڵگان و سەعادەتیشتان گەرەکە و ئفەتە عمومیشتان هەسوو هەنجارگە لە عمومیشتان هەسوو
ئەخلاق عمومی و گشتیشتان هەسو پێشتان بەرەخوات و لەگرا پێتان بەرناخوا. چین ئێمە مشتێ بێبەر و دووە؟ چۆن ئێمە قسانە ئەکەین و ئەمانە قسەهای مهمێکن لە سیاسەتا زۆر مهمن. ئێستا دیتان من دوێ لە بەرنارد لەڤیم لەگەڵ ئەلەکساندر دووگین دانیا قسە مهمە، دلیل مهمە. کابرا ناتوانێت تا دوێکە لە ژێرە ناوە ئینقلاب شۆڕش و ئامانجەکانە شۆڕش 1001 کاری کرد بێ مرۆڤێژی شۆڕشی مەوجود نییە. مەیلمە و زۆرم بووگە و کردگمە. دنیا دنیای مەیل و زۆر نییە. تۆ وەختێ لەگەڵ توودەی خەڵکا ڕوبەڕوویت بە زوانە زۆر قسە ناکەی. داڕشتنەوەی سیستەمە جەهانیت بە زوانە زۆر قسە ناکە، چون تۆ سایکۆپادی، چون تۆ زۆرە هەس تەپەی تەمە لە سەرم خەڵکە هەر جۆرێ مەیلە بوێت ڕای ئەکێشی بە هەرکوێکا مەیلە بوێت. ئەگەر لەمە تێبگەین و ئەمە بفەهمین دەوڵەتە ئێرانی ڕۆخیاگە بە هیچ بارێک و دەوڵەتە ئێرانی جارێکی تر و بارێکی تر لە تارانە ناتوانێت ئستقرار بگرێت و ئێمە ئیجازە نادەین لە ژێرە ناوە کوردە قەومی ئیتنیکی هیچ کەسێ بوێت و دەمڕاستکەرە کوردە قەومی ئیتنیکی و مەجال بدا بە مشتی جنایەتکار جنایەت خۆیان لە بەرگێکی تر بەردەوام کەن. ئەگەر قبول کریا ئەوەی کەوتم کۆرنۆمەتری لە 57 قبول کریا و تەمامە ئەمانە بزانە کەسێک وەکو تاجزادە، کەسێک وەکو میرحوسەینە موسەوی، وەکو ئەم فاسدە بێشەرەفانەی وا لە دەوڵەتە ئێرانیا بەدەسەڵات گەیگن هیچ کامیان ناتوانێت ئیعلامە بەراعەت کات بێژی ئەمە ئیتر واقعیەتە و ئێشی قبوڵی کەی و تازە من بگومە ڕەجولە سیاسی و مهم نییە کە من لە ناوە جمهوری ئیسلامیا بگوم نەتۆ میراسخارە تەمامیەتە جمهوری ئیسلامیت و تۆ ناتوانی دەسی لێ هەڵگری و تۆ ناتوانی لێ قوتار بووی، ناتوانی قێزێ بکەی لە چەمکێکی ئینتزاعی و ئیمڕۆ کە تۆ تەجەسومە مادیەکەیتی بڕۆی لە بەرگێکی ترابێت و کەواتە شەڕەکە شەڕە یەکجار پێچیدە و شەڕێکی دەستە و یەخەی تەنگا و تەنگە لەگەڵ کۆمەڵی نامتەعەلقە بێداویک و باوک لەم سەرزەمینە کە لە ژێرە ناوە دەوڵەتیانە ئێرانی مترەسەدە فرسەتن بابزانن کوردبازە درۆزنانەی فاسد بە هەر کەسێک کە لە بەرگە جاسووسە موساتە و دەست نیشاندەس و دۆڕیاگە تارانە هەر لە ئیسلۆ مەشروعیەتەدا چه مجاهدینە خەڵق بێ چ سەڵتەنەت تەڵەب بێ چه کارمەندانە جمهوری ئیسلامی بن لە هەر بارێکەوە کەسێک لە ژێرە ناوە کوردەوە ئەم کارە نەکات چون عقوبەتە گەورەیەک دەبینێت. ئێمە لەبەرەوەی لەگەڵ دنیای ئەمڕۆ ئاشنانین و لەگەڵ جەهانێکا کە تیا زندگیمان نەکردگە ئاشنانین من گەرەک بە باسی یەک متەغەیرتان بۆ بکەم، باسی یەک کەرەستەی مەیدانی کە گۆڕانکاری دروست ئەکا بیکەم و بۆ ئەمە ئەبێ مێژوویەک باس بکەم تا منزوورەکەی خۆم بگەێنم. جەنگە جەهانیە ئەووەڵ ئیمپەراتوران زەمینی لەگەڵ یەکتریا بەشەڕ هاتن. ئیمپەراتوریە پرۆس لەگەڵ رووسیە، عوسمانی لەگەڵ رووسیە، بریتانیا و فەڕەنسا لەگەڵ ئەوانە. وەزعیەت رووسیە وەزعیەت خەتەرناکێک بوو. لە رووسیا ئینقلاب کریا، دووما قودرەتی گرتە دەست، بۆلشویکەکان کە ئەقەلیەتێک بوون ئەم وەزعیەت دوومایانە قۆست و کودتایان بەسەرا کرد لە ئۆکتۆبر 1970. یەکی لە کارگەلی کە کردیان ڕێکەوتن لەگەڵ ئەڵمان بوو کەش جەنگ تەواوکەن، بەڵام
لە پەترۆگرادا ئەمانە کەمینیتیەکی چکۆلە بە خاکێکی چکۆلە بوون بۆلشویکەکان و تەمامەن ئەوانەی کە لە بەرامبەریانە بوون بەدەنەی ئەرتەشت تزاری بوون هێزە لیبراڵی بوون هێزەکانە سەر بە بریتانیا بوون هێزەکانە سەر بە ئەمریکا بوون بۆلشویکەکان جەنگە داخڵیان کرد و 1922 سەرکەوتن بەسەر جەنگە داخڵیە و رووسیان لەدەستگرت رووسیا هیچ کام لەم وڵاتە غەربیانە بە ڕەسمیەتیان نایەناسی رووسیا اتحادە جەماهیرە سۆسیالیستیە شەورەویەک بوو کە قابلە قبوڵ نەبوو بۆ دنیای ئەنگلە سەکسۆنە لیبراڵیە غەرب و ڕۆژاوایی و بە زەحمەت ئەم دەوڵەتیانە بە ڕەسمیەت ناسی و تەنانەت لە جەنگە داخڵیە محاولەیان کردبوو شکستیان پێبێنن بەهێز بە تەجهیزات بە پارە وەختێ ستالین دەسەڵاتی گرتە دەست رووسیا وڵاتێکی دواکەوتوو بوو وڵاتێکی جووتیاری بوو خەڵکەکە ڕەعیەت بوون پرۆلتاریەتیانە بوو ستالین 1 ملیۆن نەفەر لە ئەعزایە حەزب کۆمونیستی کوشت لە سەرانی کوشت و تەنانەت بۆ گۆڕانکاری لە ناو جامعەی شۆرەویە و دەرهاوردنە خەڵک لە پەزەنتیە هاوکات دەستەیەخە بوو لەگەڵ قات و قڕیەکە کە 7 ملیۆن نەفەر لە خەڵکە ئوکراین مرد بەڵام ستالین معمارە قەرنە 20 بوو ستالین جهانی گۆڕا و جهانە قەرنە 20 جهانێ بوو کە رووسیا و ستالین گۆڕیان ئەوەی ئێوە دیتان لە قەرنە 20 مەحسوولە دەسە ئیاڵەتە اتحادە جەماهیرە سۆسیالیستیە شۆرەوی بوو هەر لە ئەم وشەگەلەی کە هەتانە مافی چارەی خۆنووسی کارە اتحادە جەماهیرە شۆرەوی بوو تەمامە جەریانات و کۆمونیستی دنیا کارە اتحادە جەماهیرە شۆرەوی بوو دەنا یەک کۆمونیست لەم دنیا جورەتی نەو سەر دەربێرێ بە تایبەتی لە جەنگە جەهانیە دووەمە جەنگە جەهانیە دووەم بەر لەمەی کە جەنگ دەست پێ بکات وەختی فەشیزم لە ئەڵمان قودرەتی گرت فەشیزم لە ئەڵمانە لەلایەن ئیاڵەتە متحیدەی ئەمریکا ساپۆرت کریا ماشینە جەنگی و سەنعەتی ساپۆرت کریا کارخانەگە لە ئەمریکایی چوونە ئەڵمان وەستانین زوو زانی ئەمە نەقشەی ئەمریکاس کە فەشیزم با بەگژێ رووسیا زەعیف بوو چارە ئەڵمانی نەیەکرد چارە بریتانیا و ئەمریکای نەیەکرد بە یەکۆ و ئەیزانی کە نابوودی یەکەن بۆیە وەختی کۆنفرانسیان کرد ئەرێ فەشیزم رووسیایان داوت نەکرد نیان کرد و هیتلێر و ئێستانین لەگەڵ یەکتریا ڕێکەوتن کە لەگەڵ یەکتریا تەخاسوم و جەنگیان نەوێت ئەمە ئاغایانە بریتانیایی ئەمریکایی فەڕەنسەوی شوکە کرد ئەم ڕێکەوتنە بۆیە بە یەک و ساڵ 1941 لە هەستانیە و پۆڵەندیان گرت ئەرتشە اتحادە جەماهیری شۆرەوی 22,000 نەفەر لە ئەفسەرانە عالی ڕۆتبەی پۆڵەندی کوشت تەمامە دەستگا جاسووسیەکانە ڕۆژئاوا و دەستگا جاسووسیەکانە اتحادە جەماهیرە شۆرەوی بە ئستالینیان وت هیتلەر حملە ئەکات لە عەمەلیاتە باربۆسا ستالین باوەڕی نەکرد وتی درۆکەن هیتلێر ڕەفیقمە پەلامارمان نادا چەرچیل شەخصی تایبەتی هەنارد بۆ لای تەنانەت وەخت و ڕۆژ و ساعەتە حەملەکەیان پێوت ستالین باوەڕی نەکرد عەمەلیاتە باربۆسا دەستی پێکرد لە ڕۆژانە ئەووەڵا
ستالین فەرمانە پاشەکشەی بە ئەرتش ڕووسیە نەدا، نەهێشت ژەنڕاڵەکان شەڕە کلاسیکە ڕووسی بکەن. هەر لە مانگەکانە ئەوڵە شەڕە کە هیتلێر بە 4 ملیۆن نەفەر هێزم مەکانیزە پەلامارە ڕووسیەی دابوو، نزیکە 6 ملیۆن نەفەر سەربازە ڕووس و خەڵکە ڕووس کەوتە دەست ئاڵمان و کوژیان. لێنینگراد، مۆسکۆ، ستالینگراد مەحاصرە بوو، گەمارە دەریا. هەر کەسێکی تر لە جێگەی ستالین بووایە ستالینیان نەکوشت ئەگەر ئەو قودرەتە مطلقینەوەیە ئەیان کوشت. یەک لەبەر خاتری ئەوەی کە گوێی نەدا بە قسەی جاسووسەکان، دوو لەبەر خاتری ئەوەی لە کاتە پەلاماردانا غافڵگیر کردیا و شکستە مفتەزەهانەیەکی دروست کرد. بەڵام سوالە مەسە واقعاً ستالین ئینسان ئەحمەقێک بوو، نێزانی ئەوەی کە غەرب گەرەکی بێژێتی نازانێت. هەزار و 1946 دوای جەنگە جیهانیە دووەم لە کالەجە کەمبریجە میزوریە، ببەخشن وەستمینسترە میزوریە لە ئەمریکا، وینستۆن چەرچیلێ کەیتر سەرۆکوەزەریانە بریتانیا نەما، دوای جەنگ بۆ ئەوەڵین بار چەمکە پەردەی ئاسنینی بۆ ئیتحادی جەماهیرە شۆڕەوی بەکار برد و ئێلامی کرد کە ئەوروپا لە ژێرە خەتەرە پەردەی ئاسنینە شۆڕەویە کۆمۆنیستە. ناوی هاورد لە دەریاکانەوە تا ئەو دەریا، پایتەختگە لە کۆنەی ئەوروپا، شارگە لە عەزیمە ئەوروپا، بوخارست، بوتاپست، ڤیەن، بەرلین، وانە ژێرە چەترە پەردەی ئاسنیە. من سەرەتا ئیدعام کرد ستالین دنیای گۆڕا، با ئەمە بەڕەسیکەین. بزانین ستالین واقعاً کەر بوو، نەیزانی چی کرد. من وتم ڕووسیا زەعیف بوو، وتم ڕووسیا قودرەتی نەبوو و ڕووسیا نابوو دەکرد. با ئەمە بەڕەسیکەین بە چەند پرسیار، بە چەند سناریۆ. ئەگەر ستالین ئەم قسەی باوەڕ کردایە مەجبور بوو لەشکر بکێشێت تا دەواازەکانە برلین بڕوە، ئەرتش ئاڵمان بشکێنێ و تا دەواازەکانە برلین بڕوە، چه اتفاقێکە کەوت. ئێوە پێتان وایە کە ایالات متحدەی ئەمریکا قبولیە کرد کە ئیتحاد جەماهیرە شۆڕەوی ئەڵمان بگرێ؟ غیرە ممکن بوو. ایالات متحدەی ئەمریکا بە نەفع ئەڵمان واردە جەنگە ئەو لەگەڵ رووسیا. ئەی ئەگەر ئەڵمان لەسەر سنوورەکانە رووسیا لەگەڵ هێزە قودرەتمەندە ئەرتشە رووسیا ڕوبەڕوو بووایە، شەڕ بوەستایە، سەنگەریان بکردایەتەوە بکەوتیانە تەقەکردن لە یەکتری. ئەمە مەطلوبە ایالات متحدەی ئەمریکا بوو. چەکیەدا بەهەردکیان، خۆراکیەدا بەهەردکیان، هەم بە رووسیەدا هەم بە ئەڵمانیەدا تا خاس یەکتری بەخەسێنن. بریتانیا و فەڕەنسایش تەماشاکەن لە دوورەوە. لە دوورەوە تەماشاکەن. ستالین بە هەردکیان شکستی هاورد. ستالین لە یەک سوورەتا ئەیتوانی ایالاتە متحدەی ئەمریکا بێرێتە ناوە شەڕ بە نەفعە خۆی. لەو سوورەتە کە مۆسکۆ و رووسیا لە ژێرە تەهدیدە داگیرکاریە هیتلێراوێ، ایالاتە متحدەی ئەمریکا بریتانیا پێیان قبوڵ ناکریا ئەڵمانە سەنعەتی بە ماشینە جەنگی بە مهەندسی ئەڵمانی دانشمەندانە ئەڵمانی دەستی بە سەرزەمینە وەسیعە رووسیا بگات، بە کانزاکانی بگات، بە کانگاکانی بگات، بە هێزە ئینسانیەکەی بگات. کەس چارەی هیتلێری نەیەکرد لە دنیا، کەس چارە ئەڵمانی نەیەکرد. دەبوایە مۆسکۆ بکەوێتە ژێرە تەهدیدە نابوودی و گیران. ئەو وەختە ایالات متحدەی ئەمریکا بە نەفع شەورەوی واردە بازیەوە. ایالات متحدەی ئەمریکا نزیکە بە ئەرزشە دنیای ئەمڕۆ 200 میلیارد دلار پوڵی بە رووسیەدا کەرەستەیدا، نزیکە 18 ملیۆن تۆن خۆراک،
چەک سلاح تانک کۆمەکی کرد بە سەنعەتی بوونە رووسیا. تەمامە کەرەستەیە کە ایالات متحدەی ئەمریکا خۆی لە جەنگە مستەقیمە لە جەنگی جیهانی دوو مەسرفی کرد نزیکەی 21 ملیۆن تۆن کەرەستە بوو، نزیک لە ڕقەمێکە بە رووسیا دای. ساڵە 1943 دوای محاسرەیە و پەلامارە ئەڵمان چەرچیک بە پەلەپەل خۆی گەیاندە لای ستالین و ئیتحاد دۆستی و ڕەفیقی کرد عەلەیها ئەڵمان. ستالین بازیەکەی گۆڕی، مسکۆی لەژێرە تەهدیدە نابوودی دەراورد، فەرمانە حەفزە مسکۆیدا. لەنینگراد قارەمانانە شەڕی کرد، ستالینگراد قارەمانانە شەڕی کرد. لەشکرە شەشە ئاڵمان لە ستالینگراد 600,000 نەفر لە بین چوو. لەشکرە سوور و رووسیا تانکەکانی واردە برلین بوو، فاتەحانە لە هەستانی هاوردۆ، تەمامە وڵاتان ئەوروپای شەرقی هاوردۆ. وتی ئەگرا قانونە جەنگ حاکمە خۆم گرتگمە خۆم ئیدارەیەنەکەم. رووسیای زەعیف، رووسیای لە یەکترازیاک، رووسیای لە جەنگە جەهانی دووەم شکست خۆرد، جەنگ جەهانی ئەوڵ شکست خواردن، فاتح جەنگ جەهانی دووەم بوو. ئەگەر چینە کۆمۆنیست دروست بوو دەلیلی بازیە بوو کە ئەستالین کردی. ئەگەر ئینقلابە کوبا کریا دەلیلی بازیەک بوو کە ئەستالین کردی. ئەگەر اتحادە جەماهیرە شەوروی لە بین بچوایە یەک گڵ دڵپن لەم سەرزەمینە ئێمە خۆی بە عنوانە چەپ و شووعی و چەپە قەدیم مەوجود نەبوو. هیچ جەریانە کۆمۆنیستی لە دنیا مەوجود نەبوو. و ئێستالین بازیەکەی تەخیردا. دروستە. رووسیا 26 ملیۆن نەفەر کوشتەیدا. 26 ملیۆن نەفەر. گەورەترین ئامارە قوربانی دە تەمامە جەنگەکانە تاریخە. رووسیا لە جەنگە جیهانی دووەمە دای. بەڵام رووسیا دنیای گۆڕی، هەموو شتێکی گۆڕی. ئەگەر لە ئەوروپا بەهادریا بە کرێکار، ئەگەر بە سەندیکا و بە حیزب بەهادریا، ئەگەر معاش باش بوو لە ترس اتحاد جەماهیرە شەوروی بوو، لە شەڕە ئیندیڤیدوالیزم لیبرالیزم لەگەڵ کۆمۆنیزما بوو. لە ساڵە 91 کە ترس لە اتحاد جەماهیرە شەوروی نەما وحشی بوو دنیای غەرب، بە تەمام مەعنا وحشی بوو. ئەم خاترەمەوە بیرتان هاوردۆ تا پێتان بێژم ئەمەی ئەمڕۆ رووسیا خەریکای کا بە ایالات متحدەی ئەمریکا هەمان بەرنامەز کە لە جەنگە جەهانی دووەما ستالین کردی و ئەم دەفعە ولادیمیر پوتینی کات. هەڵمەخەنەوە بە دیارە ئەمریکا، ئەنتەربازی دەرمێرن بە دیارە ئەمریکا. ئێوە بازیەکانە بینومنەری ناخوێنەوە من ئێژمی فەرزی هەست وەلی بە عنوانە فەرزیە قبوڵی کە. ئێستا رووسیا کۆمۆنیست نییە. ئەستالینیش وەختە خۆی ئەو کارەی کە کردی سەرفەن بە کۆمۆنیزم نەبوو، بەڵکە بە ناسیۆنالیزمە رووسی بوو کردی. وەختێ فەرمانە بە 30 ملیۆن رووسیدا تا بڕۆنە ناو ئەرتشتە سوور. وەختێ لە تاکتیکە ترۆتسکی بەوەی کە سەرباز کە پاشەکش ئەکاتۆ تەقەی لێ بکەی لە فیلمە ئەنەمی بیهایند دە گەیتا موجودە. ابتدای فیلم سەحنەیەکە ئەدەیە سەرباز بێچەک بێ سلاحدا ئەبەزنە ناوە ستالینگراد. بە یەکێکیان سلاح ئەدەن، بە یەکێکیان پەنجگولە، بە یەکێکیان پەنجتیرێک ئەدەن، بە یەکێکیان پەنجگولە. ئەمەڵەن هەرتکە هیچێکیان پێ نییە. ئەو چەکە خاڵی واپێ، ئەم فیشەکە خاڵی واپێ. بەرەو سپای ئاڵمان هانیان ئەدەن، خۆشیان لە پشتەوە تیربارێدانێن. ئەوەی کە بەس لەشە گۆشتنە و حتمەن ئیشێ بکوژرێت ئەگەر پاشەکشە بکاتەوە لێدەن. ئەمە تەکنیکە ترۆتسکی بوو لە کاتە ئەرتشتە سوورە. لەناو ئەو فیلمە گۆڕینە ئەم تەکنیکە بەحسەکە بۆ شەڕێکی وەتەنی، بۆ دروستکردنە قارەمان، بۆیە لە ڤاسیلی قارەمان دروستەکەن.
ئەگەر ئێوە دیتان دوای جەنگە جیهانی دووەم فەورەن واردە جەنگە سارد بوون، جەنگە کورە دەستی پێکرد، جەنگە ڤێتنام دەستی پێکرد، کوبا دەستی پێکرد، ماجرای کوبا دەستی پێکرد، انقلاباتی یەک لە دوای یەکە وڵاتانە مستعمرە دەستی پێکرد، دلیلی اتحاد جەماهیری شۆرەوی بوو. ئەگەر ماو تسەتونگ لە چین بردیەوە دلیلی کارێک بوو کە ستالین کردی. ئەگەر مێ 68 خولقیا دلیلی اتحاد جەماهیری شۆرەوی بوو. ئەگەر سەفەر بە مانگ کریا دلیلی اتحاد جەماهیری شۆرەوی بوو. ئەگەر هەوسارە ئەمریکا کێشیا بە بۆمبە ئەتۆمێکە دروستی کرد اتحاد جەماهیری شۆرەوی بوو تا دەفعەیەکی تر ماجرای هیروشیما و ناکازاکی یانکیەکانە ئەمریکا تکراری نەکەنەوە. من ئەمانە لە حب و بغض و نایژم لە متغیرە مەیدانی و وتم سەرەتایش وتم ئەوەی سیاست ئەکات لە پێگەی حاکم و خەریکە دەسەڵاتەکان ئەوێنێت. کارتان بە ئەنتەر و منتەرە ئیسرائیل و ئەمریکا و جواسیس ئەمانە نەوێت. من ئەمانە ئێژم تا کورد بزانێ کورد کەرەستەی فرەی وا لە بەردەسا و ئێمە کەرەستەی فرەمان وا لە بەردەسا. وان نییە ئەم دنیا وان نییە ئێوە فکرەکەن وان نییە. ولادیمیر پوتین ئێستاکە کۆمۆنیزمی نییە گەڕیا کەچەوە سەر ترەدیشنە رووسیە. ترەدیشنە رووسیە چییە؟ ترەدیشنە رووسیە ئەسلاڤ بوونە، ئۆرتۆدۆکسە، مەسیحیە، میراتخۆرە ئیمپراتۆریە بیزانتینە، ڕۆمە سێوەمە. ستالینی شەروا بوو. بابزانن ستالین فەرقی لەگەڵ ترۆتسکی و لێنینە ئەمە بوو. ترۆتسکی و لێنین لە بنەماڵەی پارەدارەوە هاتن، تئۆریسیەن بوون، دارای ڕێتۆریک بوون. ستالین کوڕە فەقیر بوو، گورجی بوو، باوکی ئەلکۆلی بوو، کەوش دروستکەرێکی ئەلکۆلی بوو، باوکی زوو بەجێیانی هێشت، دایکی نیایە ناوە مەدرسەی دینی مەسیحیەت بخوێنێت. ستالین لە کارە مەیدانی لە چەتەگەری بۆ بولشویکەکان دەستی پێکرد. تەمام بانک بڕینەکان و دزینەکان و تەقینەوەکان ستالین کردی. و ئەمما ولادیمیر پوتین لە فەرهەنگە ئۆرتۆدۆکسیە، ڕۆم، ڤاتیکان، دنیای غەرب، ئەنتیکرایستە، ئینسان ڕووس جەهان نەجاتەدات، هەروەکە لە جەنگی جیهانی دووەمادای، هەروەکە لە بەرامبرە ناپلۆنادای. با بزانن ڕووسیە ئەتوانێت بە هەفتەیە کیێڤ بگرێت و نایگرێت. پوتین ڕووسیە ناگرێت، کیێڤ ناگرێت. پوتین زەلکاوی دروست کردگە بۆ ناتۆ، بۆ ئوروپا و بۆ ئەمریکا لە ئوکراینا. کرۆکیان نەشکێنێ لە ئوکراینا. تەواوی ناکام شەڕە بە ئاسانی تەواوی ناکە. ئەگەر ئەبعادە ئەمە بەڕەسیکەی کە سەعاتات و لە کێشێت و لە زاویەی مختلف و بەڕەسیکەی، من ئەم فەرزیە باس ئەەکەم. ئەگەر رووسیە ئمڕۆمە و مەجبورە لەسەر ترەدیشنە رووسیە بوێسێت وەکو پێناسەکردنە خۆی، ئێستا ڕساڵەتێک بۆ پوتین قائلەوێت، ڕساڵەتێک قائلەوێت بۆ رووسیە وەکو جەنگی جیهانی دووەم. ڕزگارکردنە گۆی زەمینە لە دەسە ئەنتیکرایست، لە دەسە ئەمریکا، لە دەسە زایۆنیزم، لە دەسە بریتانیا، فەڕەنسا و ئیتحادی ئەوروپا. بابزانن ئەگەر رووسیە تەیە مانگهای ئایندە یا لەشکری کێشا ئەرمەنستان لە بەرامبەرە باکووە یا ئۆدێسەی گرت لە ئۆکراینا و ئۆکرانی بەسەر دەریای ڕەش و بەحرە ڕەش داخست، وڵاتە بەعدی کە رووسیە لێ ئەدا تورکیەس و لێ ئەدا لێی ئەدات و کۆنستانتینۆپۆل ئەگەڕێنێتەوە. هەروە کە یەهودیەکانی سەگەرێکیانە لە سەرزەمینە ئێمە
ئیمپراتوریە یەهودی دروستکەن ئەرزل مەوعود دروستکەن لە ژێرە نەخۆ دموکراسی و ئیندیڤیدوالیزم و حکوومەتە قانون و پەیمانی ئیبراهیم حەپەلووشمان کەن و بمان خون و سەرزەمینە مەوعود خۆیان بێرنەوە. ولادیمیر پوتینیش ئێشێ بیزانتین بگەڕێنێتەوە. ئەوە وەزعەقنە تارانە، ئەمەیش وەزعەقنە تورکیە ئەوێت و ئێشێ تەیب ئۆردوغان لابوون دانێ تورک فاشیست دابنێن ماجەرای فۆسفۆر دابخەن بەسرە رووسیە و رووسیە پەلاماریان بە ئیستانبول تەختەکە و تەختیەکە یۆنانیەکانیش تێرێتە ناوبازی. ئێستا بە کورمانجەکانە تورکیە بڕۆنە پشتە برا تورکەکانیان و عەبدوڵڵا ئۆجالان ئەو کارەیە کرد. کەواتە ئەم منتەقە رووسیەش بە تەمامە قودرەتگەرێکیسی ئەمریکا کێشێتە ناو باتڵاقە ئێران و زەلکاوە ئێران. ئەگەر چەکت دفاعی نادا بە ئێران سرفەن و سەرفەن بۆ خاتریەوەسە ئەم بازیە و ئەم جەنگە جدی بوێتەوە. جدی بوێتەوە منەمایشە ئەشی جدی بوێتەوە. ئەشی ئەمریکا مەجبور بێت سەربازە پیادە بێرێتە ناو خاکە ئێران. ئەشی بازیگەرانە داخڵیە دەوڵەتە ئێرانی کە تا ئیستەیشە خەریکن لە یەکتریە و کوشن مشتی جاسووسە ئیسرائیلی یەهودیە بەرساختە وا لیاقەتە حاکمیەتە دەوڵەتیان نەماگە ئێشە کەونەگیان یەکتری بدەڕن و خراو یەکتری بدەڕن. من ئەمە وت تا ئێوە بزانن ئەم شەڕ بە تەنیاییش بوێ ئەیکەم و ماتەڵ کەرەستەیە کەستان نییە و متغەیرەکانە مەیدانی ئەوەنە بازیەکەن ئاڵۆز کردگە و ئاڵۆزی ئەەکەن مەجال لە هەناسە کێشان با هیچ کام لە هیوە نامێنێتەوە. ئاغایانە وابەستە بە دەوڵەتانە منتەقە ئاغایانە کورد نابوود کرد ئەمە شەڕ حەزارەت و تەمەدونە و ئەمە شەڕ تەمەدون کوردانە لە بەرامبەر تەمەدون فەیک ئێرانی درۆزنانیە ئیسلامی شیعی و تەمەدون یەهودی مەسیحی و واقعیە کە گەرەکێزی حەپەلووشمان کات. لەگرە بازیگەرێکی تریش مەوجودە و ناوی رووسی هەست و رووسیە هەر وەکو جەنگە جەهانی دوو مخاترەی ستالین و بیرتانم ئاوردۆ ئەم رووسیە پوتینە لەوەی ئستالین زۆر بەقووەترە خەیلێ و ئستالین ئەو مەحشەرەی کرد لە جەنگە جەهانی دووەما کە دیتەن. ولادیمیر پوتینیش هەمانەکە ئەوەیسە دووبارە کەوتنە حەپەحەپکردن. ئاغایە ترامپێ وا ئەدعای ئەکرد ماجەرای ئوکراین تەمامەکە و بووی تەمام نەوگە و بۆشی تەواو ناوێت کاولیانەکات خۆی و ناتۆ ئوروپای کاولەکات لە ئوکراینا دوای کاو کارێنە پێکات بۆ تەواوە ئەوانەی وا کلکتەکانە دەن لە ژێرە دەسە ئەم ڕسانانە و گەرەکیانە لە کورد قەومی ئیتنیکی دروستکەن و کەواسوورە بەرە لەشکر دروستکەن و بمانکەن بە پاشخوانە ئەم و پاشخوانە ئەو و پاشخوانە یەهودیەت و پاشخوانە تەشەیع و پاشخوانە ئێرانیەت. اختارتان بە یەکەم ئەم بازیە دەستی بۆ ئەوەن بۆی گۆمە خوێنی لێ تێ بابزانن. خۆ من ئەزانم ئێوە ئەوەنە بێشەرەفن لەگەڵ برا تورکەکانتانە شەڕ رووسیەش ئەیکەن وەلی وەگیانتان ئەگەر ئەوەی من خوێندگمەسەوە ئەم فەرزیە دروستوێت چون ناچارە پوتین لەسەر ڕساڵەتە خۆی بوێسێت ئێشی ئەو ئیستانبوڵە بسێنێتەوە و ناوی بنێتە کۆنستانتینیۆپۆل جا تۆ بڕۆ لەگەڵ برا تورکەکان تا شەڕە سەربازە ڕووسە ئۆرتۆدۆکسکە بڕۆبیکە. و ئەم زەلکاوە ئێرانە یاڵەتە متحدەی ئەمریکا و ئیسرائیل بزانێت ئەم مەملەکەتە ساحێوی هەست و ئەوان ناتوانن تەڕاتێنکەن مشتێ بەرساختەی بێدایک و باوک بێرن لە ژێرە ناوە دەوڵەت ئێرانی دەوێت دای بنێن لەگرا ئێمە مەوجودی نەمە وڵاتە ئێمەس و ئەوان ناتوان کەسە دەست نیشان دەدا بنێن وەکو چۆن ڕزاخانیان دانیا وەکو چۆن حەمە ڕزایان دانیا وەکو چۆن خومەینیان دانیا و ئەم تاریخ درۆزنانە لە ملەتە درۆزن بە ڕەوایەتە درۆزن بە ئارمانە نەبووک بە ئینقلابە درۆزنانەیان دروست کرد.
بابزانن ئەمەی وا ئەمڕۆ خەریکن ئەیوێنن تحت ناو ئەم هاش و هوشە و لێدانە ترواوە ڕێ و ئاسمان بە ئێران کریاگەسۆ و دفاع نییە و خامنەی خۆی شاردگەسۆ وەکوی برایم تاقلیس میکرۆفۆنە گرێتە دەسیوە و بەسەر سەحنە تێت و ئەچێت ئستیسالە گەورەیە فاسدانە دەوڵەتە ئێرانی لە جاسوس بوونە موساتیان لە بەرساختەبوونیان لە نەبوونە ئارمانیان لە نەبوونە ئینقلابیان لە دەستدانە سەڵاحیەتە مالکیەتە مەملەکەتیان غیبکردنە مردمێک و نابودکردنە مردمێک وا تۆ ئەدی بە فەرمانە بنیامین نەتانیاهو تارانیان چۆڵە کرد و درۆیش ئەیان و گرێکیان وگە ئینقلاب کات بنیامین نەتانیاهو گەرێکی وگە خەڵکە تاران ئینقلاب کا من ڕۆژە ئەوەلیش وتم بۆ نەیدا لە ژێرخانەکانە تاران تا خەڵکی تیا خڕۆکاتەوە بۆچی هێشتی خەڵک تاران چۆڵکە بۆچی ئێوە چووما لە تاران چۆڵیکە جنوب تاران چۆڵیکە دا بیدایە لە بەرق بیدایە لە ئاو بیدایە لە کارەبا تا خەڵکەکە کۆبوایەتەوە بیدایە لە جادەکان بیدایە لە پێڵەکان کەس نەتوانێت دەرچێ وەکو چۆن هەمەی حاجی مەحموو هاوردی وەسرە خەڵکە هەڵەبجە لە پردە زەڵما نێشت خەڵکە هەڵەبجە دەرچێ وا بەرەی کوردستانی نێشت خەڵکە هەرەبجە دەرچێ کەواتە ئەگەر تا ئەگرام و تۆوەجێ بوون من دوو چیرۆکم بۆیەوە تعریف کرد یەک ئینسان مێژوویەکە گۆڕێت بۆ کەسە ئێستالین بوو تەمامە ئەم فشە فشکەرە دروزنە فاسدانەی ئەمڕۆ وا لە ژێرە ناوە کۆنە چەپ قسەکەن ستالین نەوایە بردە ستالینە جەنگە جیهانی دووم نەوایە ئەم پوفی وزانە بە حیاتیان نەیە نەزانی مارکسیزم چییە قدرەتە ڕووسیە و تەحاد جەماهیر شۆرەوی نەوایە ئەم پدەر سوختانە نەیە نەزانی ئازادی چییە گەرچی بوون بە بازوویە دەوڵەتانە منتەقە بۆ داپڵۆساندنە خەڵک وەلێگەر ستالین نەوایە سەرکەوتنی لە جەنگە جیهانی دووم نەوایە هەچکەم لەمانە مەجال نەفەسکێشانیان لەم دنیا نەبوو ئەم دنیام ڕەنگی نەبوو ئەم شکلی نەبوو جۆرێکی تر بوو و ئەو هیممەتەی وا ڕووسیە کردگەسی لە بەرامبەرە ئەمریکا و ئوروپا و ئەم فاسدانەی لە منتەقەی ئێمە وانە ژێرە فەرمانە ئەمریکا و ئوروپا دەوڵەتهای کۆرپۆرێتی تورکیە سووریە عێراق و ئێران با بزان وانە ناوی بازیەکەی ڕووسیە ڕووسیە واتیان بازیە و کرۆکە گەورەترین گەوادیان بە ناوی تورکیە شکێنێت ئەگەر من دروستم خوێندە بێتەوە ئەگەر من بم بەجێی وڵادیمیر پوتین وا ئەکەم و وای پێکەم و ئەمما ئێوە و ئەم بازیە بڕەدەن و ئەیوەنە بەرەو ئەم شەڕ تەرکیبیە بابزانی فقط هێزە مەیدانی نییە شەڕە ئیدەس شەڕە کۆکردنەوەس شەڕە داخڵیە لە ناو یەکتریە شەڕە تەزادە قودرەتە شەڕە ئابووریە کرۆکتانشکێنین حتا بڕواتە بەرترۆ قودرەتە ئێمەش زیاترەوێ لە بازیگەریەکە کە تیا خەریکین بازیەکەین و ئەمما خەڵکە هەرێمە کوردستان ئەزانم تێ ساڵای ڕابردووە هەموو هێزیان بەکاربردن داتان پرۆسێنن ئێوەش وەکو کاورای دادگاهە ستالینتان لێات هیچ ئارمان و مەبەستێکتان نەبوو ئیستا ئەوەی کردتان بووە دزیکردن و ڕاوڕوودکردن و چەتەگەری و دەمی خۆشیان هێژنی بناوی پارتی و یەکێتی خەریکە نێژنی ئەوەی لە ئێوە گەرەکیان و بیکوژن ڕۆحە کوردی بوو هەزارەتە کوردی بوو بە پوڵ بیکوژن تێتانە بەڵام ئێوە لە ماجەرای غەزە سابتتان کرد لە خۆ بێگانە بوونە کە ئەهەمیەتمان بۆ خۆمان نەماگە و لێ غەزە و حەقیقەت ئەوە ئیسلام نییە ها 6 ملیۆن دلاری کۆکردەوە ئەمە فڵتە ئەوە قال رسول الله والحمد لله ومانە نییە ئەو واقعیەت مردمە غەزە زوات و شەرمەسارەکە مردمە غەزە دوێکە 90,000 نەفەری لە سیدنی هاورگەسە خیابان 6 ملیۆن دلار لە کوردستانە لە هەرێمە کوردستانە هیچی نییە بۆ ئێمەیە کە ئینسانین ئەوە غەزەس ئەمەی لە ئێمە سند ئێمەش ئینسانین بۆ هەست بە ئینسان بوونە خۆیشمان بوێت لە بەرامبەر واقعیەتە غەزە ناتوانین دەربڕین
ئەوانەتان وا لە ژێرە ناو بەرچاوتەنگی و فاسدی فقط گرێکن کورد قێزەونەکەن لە بێعەقلیتانە، لە فاسدیتانە، لە نەبوونە هیچ خوێندنەوەیەکی کوردی و ڕوبەڕووبوونەوەیەکی جدیتانە. کاتان بگوسەوە بیر پێوەژنمان فرس و مەعاشنیە و فاسۆلیا فرە ناخۆم و فاسۆلیا و بخواردای قوزەڵ قورتە خوارد کاورای کاو لە فاسد تو خۆت ومە ئاساهاتە خۆت ئازیەتیت نەتکرد تۆ فرە بێپەر و دواوی تۆ لە ئەنفاڵت نەکۆڵی تۆ نیاتەمە لە دەوڵەتی عێراقی لە کاتێککە کارە حیزبەکانە خۆت بوو بە هاوکاریە دەوڵەتی عێراقی تۆ لە هەڵەبجەت نەکۆڵای تۆ کارە حیزبەکانە خۆت بوو بە هاوکارە ئەربابە ئەمریکایی ئێرانی تۆ هەچ وەخت ئازیەتی دروسە بوو خۆت نەگرت گشتە فرۆشت بە $100 کارت بوو بەمەی کە بڕی لە بەرمونە و منتە هەڵەبجە عەکس بگری پارە بگری لە ئوروپا هەروتە قەرەبوومانکەنەوە تۆ خۆت بە خۆت پێکەنیت تۆ خۆت جدی ناگری خۆت بە نۆکەرە وێنیت تۆ نۆکەرە گشت کەسێکی ئینسان مردانە بوێسێت هەر بەهایەک با دنیا چۆکی بۆ دادا دنیا حساوی بۆکە و حساویان کرد بۆ خەڵکە قەزە حتا لە ئێمەیش خەڵکە قەزە توانیان بسێنن ئەو قارەمانی خەڵکە قەزەز ئەو ئیسلام نییە ئیسلام خەیری فاسدتر لەوەسە بە ناوی مزگەوت و مەلا و ئەوقاف و ئیخوان خەیری فاسدتر لەوەسە کە ئێوە فکرەکەن حەجکە ناجوڵێنێتەوە کەواتە ئەگەر باوەڕتان بە خۆتان بوێت خۆتان بە مهم بزانن دروست هەڵسو کەوتکەن لەم دنیا تێوە پیرتان دنیا ئەتان وێنیت ئەم دیبەیتە واجب بووە بیرتان بێرمەوە ئێمە واینە قۆناغێکی تایبەت کە من قەڵتان پێدەم منە پەیمانە حەیدەری و یاران ئاخێز ئەوەی لە دەسە هیچ ئینسانێ نەهاتکە ئێمە ممکنی بیکەین تا بتوانین دەسەڵاتە کوردان و دەرخەین مسۆگەریکەین و جێبەجێکەین با بزانن ئەم کۆمەلگا قنی قوچیگە با بزانن دەوروبەرمان گەمارە و دریاگە بە دژمن بە ناوی حیزبی کوردی و کەرەستەی کوردی و دەوڵەتی قلیمی کوردستانی کوردی ئێمە خەیلی بێکەرەستەین بەڵام ئەم بێکەرەستەیە نامانەوەتە دواوە خلاقترمانەکە ئێوە خەیلی بێ باوەڕن خەیلی فاسد لە جێگەی خۆتانە دانیشتگن باوەڕکە قاوتان لێ ناکەم بێن من بە تەنیایی ئەم شەڕاکەم لەگەڵ یارانم لە ناو فەسادە خۆتان هەدانیشن ئەگەر ئێمە قارەمان وین قارەمانی ئێمە فەسادە ئێوە لە بینەوات لە هیچ تاریخا متمانە نەوگە خەڵک هەمیشە درۆزنوگە وەکو قەومە بەنی ئیسرائیل و موسا معجزەی دنیای بۆ کردن 40 ڕۆژ بەجێهێشتن کەوتنە گوێرەکە پەرستین وەکو خەڵکەکە واچووە تەماشای مەسیح و ئێدامیان کرد مەسیح بە تەنیایی ئێدام بوو وەکو محەممەدی وا قوڕەیش توفی تێ کرد شاروە دەری کرد نەقشەی کوشتنی کێشا دەریان کرد ماڵیان بردیانە شەعب ئابی تالەب و بە زۆرە شمشێر گەڕاوە مەکە پێتان وانەوێ ماستاوەکەم ئەمە مەیدانە کوردانەیە ئینسانە کوردیە شەڕەکە من ئەزانم ئێوە گوتان بۆ دەرمان بشێشارنەوە پێتان وانەبێ کەرەستەتان داگە و ئێمە قەرزارە ئێوەین ئێمە خیرەتی کوردانەیە خۆمان بەرمان پێ ئەگرێت وەکو ئێوە دانیشین بە فڵتەفڵت نەکەن و تەڵەبکار نەون
وا من داوام لە حیچێکی ئێوە نەکرد لە حیچتان نە ئیمکاناتتان نە دەستان نە نەفەرتان فقط ئەو ئەقڵ فاسدتانە لە ڕاستای ئیسرائیل و ئەمریکا بەکارنەوەنا بەکارینەوەنا لە ڕاستای قەومی بازی بەکارینەوەن تاران ڕۆخیاگەوە ئێمە تاران نەگرین نەونۆ سوخرە کێشە تاران دەسماڵ بۆ تاران هەڵ نەگرنا لە ژێرە ناو فدرال بازی و خۆبەڕێەوە بردن نەیکەنها باوەڕکە لە سەدە تەکتەکتانە گوزەرین و باوەڕکە دانە بەدانەتان ئەکوژین ئەتان کوژین پێتانێژم من دەمێکە وەحمە خەڵکو و کۆمەڵگام سڕی گەسۆ لە خۆم دەمێکە من لەگەڵ واقعیەتە خۆمان ڕوبەڕوو بوومەوە کە چەند ئێمە تەنیاین بەڵام هێزین تەنیاین بەڵام دنیای لە درۆەوەی نەدواوە هەڵی گرە ئەو گیانە کەسیفە و بۆ خۆت ئەو پوڵە کەسیفەت هەڵگرە بۆ خۆت بڕۆ خەرجە فەسادی بکە لە گیانە خۆتە بڕۆ بیکە بڕۆ خوا لەمە ڕزیلتر و ئەیدزیتر و سوزاکیترەکە فقط اختارتان پێکەم ئەم بازیە هەر ئێوە بازیگەری نیەن و ئەم فرسەتە جەڕاحیکردنە خۆمانە ئێمە لە دەست نادەین لا ئێوە خۆش